سڵاو لە بینەرە ئازیزەکانی ئێوارانی کورسات بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوەی ئازیز ڕۆژتان قبول بێت بێگومان بەرنمەیەکی تەندروستی و کۆمەڵایەتیتان پێشکەشەکەین هەموو کاتێک کورسات زۆر گرنگی یاوە بەو لایەنانەی کە بەڕاستی ئەبێ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا باس بکرێت. بێگومان من کۆی بابەتەکان کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بۆتان باس دەکەم بۆی کە هەم بێتاقەت نەبن هەتاوەی کە ئەم ساعت و نیوە لەگەڵ ئێوەی ئازیزان هەمیشەوەی کە دڵنیا بن کە باشترین بابەتمان بۆ ئامادە کردوون. بابەتی سەرەکیمان ئەمڕۆ باس لە ئەو خواردنانەکەین کە لە پاشێوە ئەبێ بخورێت چ جۆرە خواردنێکە چ گرنگیەکی هەیە ئایا ئەبێت بەپێی تەمەنەکان چ جۆرە خواردنێک بخورێت زۆر باو بوو ئێستا بینین کە خواردنی خێرا داوا ئەکرێت یان ئەو خواردنانەی کە ئەمێنێتەوە گەرم ئەکرێتەوە بزانین چ جۆرە خواردنێک پێویستەکە تەندروست بێت لە هەمان کاتا زەرەری نەبێ بۆمان هەتا کاتێکە ڕۆژەکانتان نەشکێنن. بابەتێکی ترمان کە ئەمڕۆ بێگومان بیرمان نەچێت کە شێف جەمالیش لەگەڵمان ئامادەیە کە کۆمەڵی خواردنی زۆر باش و ئاسان بۆی کە هەم بێتاقەت نەبن هەم تێچوێکی کەمی تێبچێت و لە هەمان کاتا تام و لەزەتێکی جیاوازی هەبێت. بابەتێکی تر کە ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی تر کە کاروانی هاوکارم لەگەڵمان لە ناو ستۆدیۆ ئامادەیە کە میوانێک ئەهێنێت لەسەر بابەتێکی یا لەسەر ئەو کەسانی کە وەرزش ئەکەن بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە بزانن ئەسڵەن ئەبێ لایف ستایلیان چۆن بێواز لە وەرزش بێنن وەرزش بکەن چ جۆرە خواردنێ بێ. سڵاوت لەبێ کاروانگیان سڵاو سروە سڵاو لە تۆ سڵاو لە بینرانی ئەزیز و خۆشەویست وەکو هەموو جارێک کورسات لە بۆنەکانە وەرزش لە یاد ناکات لەم بەرنامە نوێش ئێوارانی کورسات وەرزش بابەتێکی گرنگە و لێرە میوانانی شارەزا باز لەم مانگاکەن کە لە مانگی ڕەمەزان ڕۆژۆوان چۆن وەرزشکەن و کاتەکانی کەیە ئایا لە وەرزش دوورکەونەوە یاخود لە چ کاتێکا وەرزشکەن. ئەم وەڵامانە لەگەڵ سروایە دواتر گوێبیستی میوانەکە بین کە میوانەکان لێرە کەسانی شارەزان بە درێژایی ئەم مانگە و باسی ئەو خواردنانە شەکەین کە وەرزشوانان ئەیخۆن لە مانگی ڕەمەزانە بۆ ئاسانکاری و تێپەڕبوونی مانگەکەیان بە زمانی ڕۆژوو وەرزشێکی زۆرەوە. بۆیە سروە هەمیوانەکانی ئێمە هەمیوانەکانی ئێوە زۆرترین زانیاری ئەین بە بینەرانی کورسات لە بەرنامەی ئێوارانی کورساتەوە. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ پێشەکیەکی جوان بوو. هیوادارم کە گوێبیستی بنەو کەسانش کە وەرزش نەکەن بێگومان هەر زۆر گرنگەکە گوێبیستی میوان و پسپۆڕەکان بن کە دڵنیام چکە زۆر سەرکەوتوی لە بەشەکەی خۆتا بەخێر بێ بۆ ئەم ستۆدیۆیش. هیوادارم کە بە درێژایی ئەم مانگە باشترین بەرنامەکان پێشکەش بێت. پێشتریش یاریمان کردو بێ تێنسمان کردووە تۆ پێشەستا تێنسمان کردن تۆ وەرزشکارێکی باشی لە یاریەکان ئەوەی کە لە تێنس کردو لە کورساتە زۆر باش لێو زانیوە زۆر باشە کاتە یاریەکانی تریش تاقیکەینەوە بەڵام ئەو پارتێک کە ڕێکۆردمان کردووە لە سوشال میدیای کورسات ئەتوانن بیبینن کاروانیش بەڕاستی یاریزانێکی زۆر باشە. با بچینە سەر بابەتەکانی ترمان کە دیارە کەسانێکی بەڕێز بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ بەرنامەی ئێوارانی کورسات لەگەڵمان ئامادە بێت کە باس لە بەها کۆمەڵایەتەکان و بەها مرۆیەکانە کات کە لە کۆمەلگەی ئێمەیە هەر لە کۆنەوە چۆن ڕێزگرتن هەبووە چۆن هەڵسو کەوتکردن هەبووە چۆن ڕەفتارکردن هەبووە کە بە گوێی باو با پیرانمان زۆر جار ئامۆژگاری کراوین بەڵام ئێمە ئەم بەشە لە ئێوارانی کورسات بێگومان بۆمان ئامادە کردوون کە کەسێکی زۆر شارەزا لەم بوارەیە ئامۆژگاری ئەکات و باس لە ئەو نەریتە جواناناکە کە لەناو کۆمەلگەی کوردیە هەیە. باسێکی تر بێگومان کاری خێرخوازی لە کورسات بە درێژایی هەموو ساڵێک کە بەرنامە کراوە لە کەناڵە جوانەکەی کورساتە کاری خێرخوازی فرامۆش نەکراوە. بۆیە بە سپۆنسەری بەڕێز مەریوانی حاجی جەمال کە خاوەنی MJ هۆڵدینگە دەستی خۆش بێت کە چەند دیاریە کە بە شێوەی نەقدیە یان بە شێوەی پارەیە توانێت بڵێن کە بۆ هەر ڕۆژێک و دوو خانەوادە بەسەر ئەکاتەوە کە تەرزەی هاوکارمان چۆتە بەردەم ماڵەکانە بۆ ئەوەی کە ڕاستەکەی
کەساتی ئەو کەسانە بپارێزێت لەوانەیە هەندێک کەس هەیە حەزنەکە دەموچاوی دەربکەوێت یا خانەوادەکەیان ناو ماڵەکەی پیشان بە ئێمە ڕێزمان لەوەی گرتووە بەڵام ئێمە ڕاستەخۆ ئەچینە بەردەم ماڵەکەیان و ئەو بڕەپارەیە کە بۆ ئامادەی کردووە ئەو سپۆنسەرە ئازیزە ئەیەن بە خانەوادەکان دواتر بەشی شێفمان بێگومان بیر نەچووە باسی ئەوت کردکەوە هاوکاریە گەێنرێ بەو ماڵانە کورسات لە مەشە خێزانەکان و کەسایەتەکانی پاراستووە ئەو کەسەی خێرەکەی پێکرێت دەرناکەوێ بۆ ئەمە یەکێکە لە کارە جوانەکان کە هەمیشە کورسات بە کارە جوانەکانە ناسرێتەوە یەکێکە لەو کارە جوانە زۆر باشە کاروانیان حەزەکەم جیاواز لە بەرنامەکانتە بێ کۆبچین وەلای شێفەکە خۆ ئەبێ بە درێژایە مانگا ئەو خواردنانی کە دروستیەکە شێف جەمال ئەوێەوە تەندروست بێ تۆ خۆت لە خواردن ناچۆنی کاروان وڵاهی من زۆر باش نیم زۆر باش نیت کاتە ئەمڕۆ میوان خۆت هەرچەنە ساحب ماڵی بەڵام ئەمڕۆ دوایی ئەمان هەبێ خواردنی باش دروستکە پێویست ناکە ئێمە زۆر باش بین وایە وەڵاهی شێف جەمال زۆر خۆشحاڵم کە ئێستا ئەو بینەوە بەڕاستی من نەڵێم تامی خواردنەکانتم کردووە زۆر بەلەزەت زۆر ئاسان زۆر بە زمانی زۆر ئاسان تامم نەکردو ئەمڕۆ تامی ئەەکەی کاتمان زۆر کەم ماوە بۆ پێمان بڵێ ئەمڕۆ ئەو خواردانەی کە ئامادەیەکی چی و پێکاتەکانی چی وەڵا ئەمڕۆ ساوەرمان هەیە باشە ئەمڕۆ خواردنەکانی بە عامی تورکی و لبنانی باشە بەیەکەوە ئەوەی ساوەڕێمان هەیە مریشکی برژاومان هەیە باشە لە فرنەکانی و سەڵاتەی فتوشمان هەنەمان هەیە لەگەڵ سوبی بەتاتەی لەگەڵ کرێم و لەگەڵ تۆست هەر زۆر باشە با بیریشمان نەچێت کە لەم بەرنمەیە کە کەلوپەل و ئامێرە کارەبایەکانی فەکیر بەکار هاتووە پێم خۆش بوو فیدباکی خۆت بڵێ کە لەوەی کە ئەمڕۆ دووە ڕۆژە کارت پێ کردووە چۆنە بەلاتەوە دەست خۆش بێوەڵە بەڕاستی جهازەکانی زۆر دەست خۆش بێەوەی فەکری شتەکانە بەڕاستی زۆر بە تایبەتە جهازەکانی زۆر چاکە ئەمڕۆ هەر ترەلێشە دروستم کردومەوە باو جهازەکانی میکسەرەکان هیلکە و ئەوشتا تێگەڵم کرد بەڕاستی زۆر عجیبە ینی هەندێکە ئەجیزە هەیە بۆ نمونە ئەگەر پێویستە هێلکەکەی بۆ حازرکەی بۆ نمونە لەگەر شەکەر لەسرم بکسەر پێویستە بە کاتی زۆرە بەس بەڕاستی ئەوە 5 حتا 7 دقە بووە ماشەڵڵا ئەوە نەبووە ماشەڵڵا لە خۆت ئەوەنە جوان کوردی قساکە بەڕاستی ئەوەنە جوان شتەکانە هێنێت و ئەیبات بە کوردی کاروان دواتر ئەگەر هەر کامێکمان میوانەکانمان بەڕێ کرد ئەگەر کاتمان هەبوو یارمەتی بین چونکە زۆر باشە نا ئەبێت تۆش یارمەتی بێت چکێمە زۆر جارداوە لە خانەواتەکانەکەین کە دایک چەند بە ڕۆژووی شەبێت چەند هیلا کە بێ زۆر جوانە کە ئەو کەسانەی لە ناو خێزانەکانن شەرم نەبێت لەوەی کە خوانێک ئامادە بکەن ئێمەشەوە بکەین بە نەریتێ لە کورساتەوە کە کوڕەکانیشمانە ئێمە ئامادەیەکەین لەگەڵ یاجە بم پرسیاری شوی لێ بکەم ئێمە ئێوارەیەک لەوانەیە پێویستمان بە خواردنی وەرزشی بێت لە مانگی ڕەمەزانە باشە پێشتر ئاگادارەکەینەوە سروە ڕۆژە تۆش دێرەبی خواردنیەکی وەرزشی لە ژەمێکی ئێوارانی هێڵسی بێ ینی زۆر باشە ماشەڵڵا خۆشی بەشێکی دەوڵەتی هەیە اینجا بینیومە زۆر خواردنی تەندروستی باش بەکارێنێ ئێستا یەکێک لەم شتانە کە یەک بە یەکێوانەی کە ئامادەی کردووە دڵنیام بەهای خۆراکی زۆر گرنگێ خواردنە سەرەکی کەمان چییە شێف سەرەکەی ئەوەی مریشکەکە ساوەر بڵێ باشە مریشکە کەسە لە ناو فڕنایە مریشکەکە لە ناو فڕنا باشە خۆشت کردووە یان چییە بە واللهی ئەگەر بۆ ماڵەوە دروستیەکەم بیویستە ینی بە ئیستراحەت دروستیەکەن ئەتوانی بە خۆشوێ تەخمیرەکەی بۆ نمونە لەگەڵ دۆشاوی و خوێ و خەردال و بێبەری ڕەش و حەسەبی چۆن حەزێتی حەز لە تامی ترشە حەز لە تامی بۆ نمونە تۆزە شیرینی ئەوەی بە ڕۆبهاناری دروستی یەکەم واتوانی باوەڕقەی زبدە و سیمەکەی دانیم بە ئیستراحەت لە ناو فڕن 1 ساعت 2 ساعت بە ئیستراحەتەکان بەس ئێمرا لە بەرنامەکان بە خێرە دروستم کردومە یەکەم جار کڵاوم کردو قەینا ساعتونیەکمان هەیە بەردەوام بە مەرج نییە ئەو ئازیزانەی کە ئێستا بینەرمانن هەر ئێستا خەریکی بن ینی لەوانەیە ئێستا بە دڵنیایشەوە ئێمە بەشەکانی لە ناو سوشال میدیادا ئەنین ئێوە ئەتوانن بۆ وێنە ئەم خواردنە سێر بکەن بۆ سبینەیە دروستی بکەنەوە خانمەکان وانە مەرجنی ئێستا لەگەڵ تۆیە بەڵێ شتێکی هەر ئاساییە ینی قورس نییە بەس بەڕاستی زۆر بەتایبەتە و خۆشە و تەندروستی و هەر بۆ ڕەمەزان زۆر باشە شەربەتی شتێناوە زۆر ڕازانیتەوە بەڕاستی دوێنێ بینیم لە هەر لە کورساتی ئازیز لە بەشی نیوز و لە بەشی ینی سوشال میدیادا نابوو کە کاروان ئەمەە
خەڵک ڕیزیان کردو بۆ ئەو شربەتانی بەداخەوە کە ئەڵێن هەمووشی ڕنگ و هەمووشی ئەوانە ناتەندروستە هیوادارین ئەو جۆرە شربەتانە کە شێف ئامادەی ئەکات و ئەیڵێ تکایە خانەوادەکان ئەوانە دەرخواردی ئەندامەکانتان بن لەبەرەوەی کە تووشی کەمترین نەخۆشی و کەمترین لە مانگی ڕەمەزانی زۆر باشە کەمان ماوە بۆ پێشەوەی بانگ بووی کە ئێوە ئەوە بڵێم کە بە درێژایی ڕۆژەکە تۆ بە ڕۆژویت ئەبێ ئەو خواردنانی خۆی دەڕووی تەندروستیەوە کێشە بۆ دروست نەکە بۆیە هەتاوەکو ئۆرجینال بێ باشترە لە دروستکراوەکان. بەڵێ ڕاستە. زۆر باشە ئێستێش لەگەڵتان بەردەوامە بین ئازیزان هەتا کاتژمێر 7:30 ئێستێش کاتی بانگی پیرۆزە ئەچینە لای و دواتر یەینەوە بۆی کە ئەو میوانانە کە لەگەڵمان ئامادەن گفتوگۆ بکەین فەرموون. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله يا رسول الله يا رسول الله دخيلك يا رسول الله دخيلك عاجز وسوداء سلام روسيا وبرقنا رمنيا وتبرم يقدم غافل عصياني وبتكاري منيا
محنة بالورم جيدة بيقر لقمة ياكل اخواني خوت بيبكي كرم توشن شاي جهانو من قدايك شورم نابتنا من لنطفت بيه نسيب وبربم نابتنا من لنطفت بيه نسيب وبربم شنك اخوات فرموتا شفيع وشاسواري محشره طالبي ديما شفاعة كسنياوك من بدل مو متاعي رحمتي توا أمر من سوداء سوداء قريم رب بن صلوات صلوات ابو حبيبي خوش لقايته احمد وسعد محمد محمد مجتبى يا مصطفى وجل فداي عن عريب الايتو دل فداي سبري الايتو بادشاه يا ابوي بيتابر سيبني بالي ومعيتو ربي بليلة صلوات صلوات ابو حبيبي خوش لقايته احمد وسعد محمد محمد مجتبى يا مصطفى انا ارقز وسوسن وانا وشام استموني بهوايتو سر جباران انا ارزن الا الشرميش نايم علايتو ربي بليلة صلوات صلوات ابو حبيبي خوش لقايته احمد وسعد محمد محمد مجتبى يا مصطفى وسوبا يا مراي ختابار بن بسر قردي علايتو جهد تحقيق سري كسرى قبل مرمر قيم علايتو ربي بليلة صلوات صلوات ابو حبيبي خوش لقايته احمد واسعد محمد محمد مجتبى يا مصطفى وصاحبي سيدة مولانا ابو عالم مولايتو امجي انا جياي ظلماته قرن بنوري شرايتو ربي بليلة صلوات صلوات ابو حبيبي خوش لقايته احمد واسعد محمد محمد مجتبى يا مصطفى بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ ئێستا لە ستۆدیۆی ئێوارانی کورتسات میوانێکی زۆر ئازیزمان لەلایەکە دکتۆر سەلمان جافا کە پسپۆڕی خۆراکە ئێمە بێگومان بۆیە ئەم تەوەرانە بۆ ئێوەی ئازیز هەڵ ئەبژێرین بۆی کە بزانین کە لە مانگە پیرۆزەیە چۆن بتوانن تەندروستێکی باشتان هەبێت و کاریگەری نەکات چەند تەندروستیتان و لە هەمان کاتیشە
بە شێوەیەکی زۆر تەندروست بتوانن کە بە تایبەتی لە پاشێوە چ شتێک بخۆن پێویستە چ جۆرە خۆراکێک بەکار بهێنن چکە زۆر خانەوادەمان هەیە کە هەیە بە ماس و پەنیر و کۆمەڵێک پشت پاشێو ئەکا هەندێتر هەیە لەسەر ئەو بڕوایەکە ئەبێ خواردنێکی قورس بێت خۆی ئامادە ئەکا پێشتر بەڵام زانین ئایا کامەی باشە و کە دکتۆر سەرمانجاف زۆر بە خێراتن تەکەم سپاس کە لە ستودیۆی ئێمە ئامادە بوویت پێم خۆش بوو کە لەسەر ئەم بابەتەمان یا لەسەر ئەم مانگەیە ئەگەر شتێکت هەیە لە سەرەتاوەکو پێشەکێ پێمان بڵێ زۆر سپاس بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی وادارم ڕۆژ و تاعاتێم و کە هەموو مسلمانان قبول بێت ڕەمەزانێکی پڕچێژ و تەندروستیان هەبێت زۆر سپاستان ئەەکەم زۆر سپاس بۆ لە پێشەکەکانە باسم کرد کە زۆر گرنگی بە پاشێوکردن بین لە ناو خانەوادەکانە چونکە تۆ ئیتر ئەو کاتە شتێکە خۆی ئیتر بە درێژایی چەندین سەعات هیچ ناخۆی ئەو خۆراکانە بخورێت چییە چی تیا بێت تەندروستە طبعا کەم باسی ڕۆژوو ئەەکەین لەشی ئێمە ینی ڕۆژەکە دابەشەکە بۆ دوو کات ئەو کاتێک کە هیچ ناخوا لەگەڵ ئەو کاتێک کە شت ئەخوا ئێمە عادەتەن یەک ژەم تەرێک ئەکرێت لە ڕەمەزانە ئەویش کە ژەمی نیوەڕۆیە بەیانیەکە کاکەوێتە پارشێەوە و ئێوارەکەژەکەوێتە بەربانەوە و کاتەکە زۆر گرنگەکە لە کاتی ئێستەمانە پێم وابێ 12 سەعاتێکە کە بە ڕۆژوە بینەر لەو دەور و بەرانایە 13 بۆ 14 ئێمە زۆر گرنگە چەندێک گرنگە کە ئەو کاتێک کە نان ناخۆین مەسەلەن لە بانگی بەیانیەوە هەتاکو بانگی ئێوارە چەندێک گرنگە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی با بڵێن ئاینیەوە لە ڕووی دینیەوە لە ڕۆ ڕۆحیەکەوە ئەوەنە گرنگە کە لەو کاتەی ئێمە ڕۆژوو ئەشکێنین تا ئەو کاتێک کە دووبارە دەسەکەینەوە بە ڕۆژوو بزانین چی ئەخۆین ئەگەر ئێمە بینە سەر بابەتی پارشێ و ژەمی پارشێ و لەبەر ئەوەی وەک جەنابە باسی شکرد لە کولتوری ئەمە دوو مۆدلمان هەیە دوو شێوازمان هەیە مۆدلێک بەرچای بەیانی ینی و هەروەکو ژەمی بەیانی سەیریەکە وەکو بەرچای بەیانی ماست و پەنیر و هێلکە و ئەم بابەتانە ئەخۆن مۆدلێکی کە نا مەسەلەن هەروەکو ژەمەکانی کە وەکو چۆن لای ژەمی نیوەڕۆکە خاتە پارشێەوە کە برنج و گۆشت و با بڵین شلە و ئتر بە کوردیەکەی ژەمە قورسەکە خۆی لە ڕاستیە ئێمە ناتوانین بڵین ئەو خانەوادانە یا ئەو بنەماڵانی کە مۆدلەکان بەو شێوەیە بۆ تو ناتوانانی بڵێ مۆدلی خۆتان بیگۆڕن ئێمە ببین مەسەلەن لە هەردوو مۆدلەکەیە بەشی ئەوەی کە تەندروستە بدۆزینەوە ئەو شێوازەی کە بەرچاییە کەم پێم باشترە ئەمەیان لەویکیان باشترە کە بەرچای بەیانی و جەماعەتەکەیەتی مۆدلێکی باشە شتێکی زۆر گرنگە گرنگترین شت لە ژەمی پارشێوە بەتایبەتی لەو مۆدلە ژەمێکی سووک باشترێکە خۆی بابەتی ژەمی سووک ئێمە ئەگەر پێناسی ژەمی سووک بکەین ژەمی سووک ئەگەر ئێمە بەسمان کاربۆهیدرات بێ کە ئیزی تو دایجێستە ینی زۆر بە زووی سەرف ئەبێت ئەو باش نییە لە پاشەوە کاربۆهیدرات باش نیە لە پاشەوە شەکر مادە شەکریەکان باش نین لە پاشەوە باشترین شت ئەوەیە لە پاشەوە ئێمە خواردنەکانمان پرۆتینی بێ پرۆتینی زیاتر بێ و زایدن سەوزەوات و زایدن ئەگەر هەنێک لە چوری بە سوودیشی تیابێ زۆر باشە بۆچی نمونە ئەگەر لەو شێوازەکەمان تێناگەن لەوەیتاڵێ کاربۆیدرات پرۆتین لە زۆربەی شتەکانە لەو شێوازی کە شێوازی بەرچای بەیانیە بۆ نمونە هێلکە اختیارێکی زۆر باشە لە پارشەوە ئەو پەنیرانەی کە کەم چەورن یامە با بڵێن پرۆتینیان زیاترە لە چەوریە تێرەکانیان کەمترە مەسەلەن سەوزەوات کە لە هەموو بەشەکانە لە هەموو شوێنەکانە هەر لە بەربانگ تا پارشێ و گرنگە لەسەر قاپەکەمان هەبێت ئێمە ئیتر شەرت نییە خەڵکی خۆمان ڕەنگەوە بزانە سەوزەوات کەوەر و کەرەوز و تور و ئەو شتانە ئەگرێتەوە زیاتر ناتەماتە خەیار کاهوو کەلەرم مەسەلەن حتا بڕۆکلی حتا قەڕنابێ حتا بامێ و باینجان و کوولەکەەوە ئەمانەش هەمووی بە سەوزەوات حسابە زۆر گرنگە سەوزەوات هەبێ لەو ژەمەیە زۆر گرنگە کە ژەمێکی پرۆتینی بێ کەم بێ شەکرەکەی کەم بێت واتە بنمونە لەو ژەمەیە ئەگەر بکرێت مەسەلەن نان کەم بخورێت یا ئەو نانەی کە ئەخورێت کاربۆیدراتێکی ئاڵۆز بێت باشترە نانێکی بۆر بێت باشترە و زۆر کەمیشی لێ بخورێت زیاتر احتیمان بدرێت بە پرۆتینەکان و سەوزەواتەکان
زۆر باشە کەواتە تۆ باسی ئەو ژەمەت کرد کە وەکو بەرچاییەک وایە زۆر کەسەیە ئەبینێ کە بۆ ئێوارە خوانێکی ئامادە کردووە لێی ماوەتەوە دووبارە گەرمی ئەکاتەوە دایکی ماڵەکە لەسێ ئامادەکاری ئەکا بۆی کە بەشی ئەوە نەکاڵێ بۆ پاشێویش هەڵم گرتووە یعنی حەزەکەم باس لەو خواردنانە بکەی کە دووبارە گەرم ئەکرێتەوە لە هەمان کاشە خواردنێکی قورسن ڕاستە خۆی ئەگەر لە پرسیارەکەی جەنابتەوە دەست پێ بکەم مۆزوعی گەرمکردنەوە باش نییە ینی بۆ زۆربەی زۆری خواردنەکان بەڕاستی باش نییە ئێمە تەوسیە ناکەین بە هیچ جۆرێک ینی خواردنەکان گەرم بکرێنەوە حتا زۆر جار ئەوەندە گەرمەکرێنەوە ئەیکوڵێنێتەوە ئەوەنە قوڵپەیاتەوە مەسەلەن تۆ قەی ناکە تۆزێک گەرمیکەیتەوە بۆی تەنها جاریوە هەیە تەبعی ناچێتە سەری بەو ساردیە بی خۆی بۆ نمونە برنجە یا شتێکی ترە قەی ناکە تا حدێک قەی ناکە تۆزێک گەرمیکەی گەرمیکی کەمی پاتێ پەڕێ هەر ئەوەنە گەرم بێت سار نەبێ ئەو دەرەجەی ناو سەلاجەکە نەبێت بەڵام ئەو گەرمکردنەوەی کە دووبارە قوڵپەیاتەوە و دووبارە ئەکوڵێتەوە باشە یەک پرسیار دکتۆر ئەو خواردنەی کە بۆ نمونە تۆ ئێستا ئامادەت کردووە و ئێستا بەربانگەکەن و خواردنەکە ئەمێنێتەوە ئێستا جەو ساردە زۆربەی ماڵەکان ئێستا شەر سۆپا بەکارهێنن هەر لەسەر سۆپاکەڵێ تا پاشێویش با ببێنێتەوە قوڵپیشدا ئۆتۆماتیکیان تۆزێ گەرم ئەبێتەوە ئایا ئەمە لە بەهای خۆراکیەکەی کەمەکاتەوە یان ئایا شێوازێکی تەندروستیانەی ترەر کاتێ برسی وەجی گەوچکێکەکەی بە بەنجەڵەکە لە ڕووی تەندروستیەوە خواردن کە عادەتەن بەشی ئەوەنە لێ بنەی کە بیخۆیت دایمەن خواردنی تازە باشترە دووبارە لێ بنیتەوە باشترە بەڵامی ترەمە ڕەنگە قورس بێ بۆ کابانێک یا بۆ عینێک بەو شێوازە ڕەنگە باشتر بێ ئەوەی کە تۆیڵی لەبەرەوەی گەرمیەکی زۆر بە سورعەت نایلە ڕاستەوخۆ نیە ڕەنگە باشتر بێتەوە بەڵام سەرباری ئەوەش هەر من تەوسەی ناکەم هەر ینی گەرمکردنەوە بۆ مایکرۆشتیش وایە یا مایکرۆش تقریبەن ینی بەڵام دەرەجەی گەرماکە تۆزێک هەر باش نیە هەر عەزیەتی دایکەکە بێنە بێ شتێکە ئامادە بکە و بەنسبەت ئەو خواردنانەش کە وتمان مۆدێلی دووە من ئەو کەسانی کە با بڵێن برنج و شلەوە ناخۆن بەرچایی ناخۆن ئەمان چی بخۆن لە پارشێوە خۆی بەڕاستی زۆر گرنگە دووبارە بینەوە سەر ئەساسی بابەتەکە کە پرۆتینەکانە پرۆتین و با بڵێن سەوزەڵاتەکانە ئەمیش لە پاشێوە وەک بتوانە بێ ئەمانە زۆر بێت و ئەگەر کاربۆیدراتێکی شمان خوارد کاربۆیدراتێکی ئالۆز بێ وەکو نانێکی بۆر ئەگەر برنج بوو برنجەکە قاوەیی بێ برنجی بۆر بێ باشترە نەگەوەی کە خۆمان بۆریکەین بە ڕوو بەنار و ئەوانە هەر خۆی لە ئەسڵا بۆر بێ یا مەسەلەن کەمی لێ بخۆین برنجەکە کەمتر بێ بۆ نمونە بقولیاتەکان تۆزێ زیاتر بخورێت با بڵێن لە ئێوارەیە ئەگەر پارچەیەک سنگی مریشکی خواردووە لە پارچەوە بیکا بە دوو پارچە بەڵام تۆزێ لە برنجەکە و لە نانەکە کەم کاتەوە سەوزەڵاتەکە دووبارە ئەوەی تر جێگیرە لە هەموویە زەڵاتە و سەوزەڵات ئەوە زۆر زۆر گرنگە ینی ئێمە بتوانین لە هەردوو مۆدێلەکەیە بەشی ئەوە شتی تەندروست دەربێت باشە ڕێژەی ئەو شلەمەنیانەی کە ئەبێ بخورێت لە پاشێوە چەنە چونکە زۆربەی کات هەتا بانگەیات تۆ خەریکی ئاو خواردن و شەربەت و چاو نازانم ئەو شانەی ئایا ئەمە تینوێتی کاتەوە بە درێژای ڕۆژەکە یان نا چ شتێ بخورێت شلەمەنی فەرقی هەیە ینی لە شتێک بۆ شتێکی کە فەرقی هەیە ئەگەر ئێمە بین باشترین شلەمەنی لەسەر گۆی بریتێ لە ئاو باشترین شتە ئێمە ئەڵێن لە بەربانگ هەتا پارشێ و باشترە 10 بۆ 12 پەرداخ 8 بۆ 12 پەرداخ بخورێتەوە ئیتر لە بینەکە ئەگەر دەبێ باشە ئاو بەڵام کەسی وا هەیە ئەڵێ من چا ئەخۆم من قاوە ئەخۆم لەوانەیە 5 چا بخۆم 5 قاوە بخۆمە ئەگەر بێم ئەمە بڵێم کامیان باشترە بێگومان ئاوەکە باشترە 100% ئاوەکە باشترە بۆچی لەبەرەوەی شتێکی وەکو چا 100% هەمووی سوودی لێ نابینێ لەشی ئێمە ینی مەقولەیەک هەیە لە شوێنێکە من خوێندومەوە ئەڵێ ینی بۆ نمونە 100 میلیلیتر چا یەکسانە بە 100 میلیلیتر میز ینی ئەبێتەوە بە میزم ئەچێتەوە دەرەوە ئەمە جگە لە بابەتی خەوەکە ئێمە ئاوەکە کە زیاتر خۆین هەدەفی ئەسڵی ئاوەکە بریتە لەوەی کە لەشمان پاراو بێت لەشمان تێراو ببێت ئەو ئاوەی کە لە ڕۆژە نەمان خواردەوە نەمانتوانیەوە بیخۆین بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە زیاتر تعویزی بکەینەوە ئێمە شکۆ لەشی ئێمە لە سایە تقریبا هەفتای ئاوە خانەکانی ئێمە لە سایە هەفتای ئاوە بەڵێ بە هیچ جۆرە بەرگەی ئەوە ناگرێت کە بێ ئاو بێت ڕەنگە بەرگەی بێ خۆراکی بگرێت بۆ مودەیەکی زۆر بەڵام بەرگەی بێ ئاوێکی زۆر ناگرێت زۆر گرنگە احتیمامی سەرەکی بین بە ئاو بەنسبە شلەمەنیەکانی ترەوە وەکو چاو قاو و نیسکافەوەوانە
لمرحلة دووە مادێت ینی ئەکرێت چا بخورێ ئەکرێ قاوە بخورێ ئەکرێ نیسکافە زۆر باشە لەسەر و بابەتە بێکمان ئەمێنینەوە چکێ ماشەڵا کوردیش میلەتێکی چاخۆر و ئێستا قاوەخۆریشی بەڵام چۆن بتوانین بە درێژایی ڕۆژەکە سەرمانەیەتە ئێش و دواتر چاوقاوەکان چۆن بخۆینەوە بەڵێ ئازیزان پشوێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوەلاتە. شوش ئەمە چیتیاوە لە قورسا پرسیارە لێکەین ئەگەر هەڵەهێنا هێلکەیە چەند قسە خۆشە پرسیارەکە لێکەین ئەگەر زانی بتەقاونی دیاری تۆ سەیری ئەم مەملەکەتە عەجیبەکە قسەی ڕاستی شە لەگەڵاکەی کەچی قسەی ناخۆشی پێڵێن ئەگەر باسی پەیوەندی نێوان میلەت و شەربەتی مێوشمان بکەداچێ بەخوا بێتە من ئەم شعرە تازانە چەند بێتە ئیستۆپ کەس نەچوونە محلان محلان ومحلانا أمرو بوتا أم إنسان قەیناکەەوە لە گوناحەکانی هەڵەوەری دیاری بۆ من بەڵێ بۆ تۆ بەخوا قەل لەو باوەڕیامە بە چووکە ئەخی دیاری وەرم گرتوێ دەستێ پەردات خەدیجە چییە برا لە بەشی پرۆژەکانە چۆن تووڕە نابێ بەڕێزم 55 ڕۆژە ماشی وەرنەگرت دانیشتووە لەو ئۆفیسا گێڕایادێکی ناویسا ڕەمەزان و بەهارتان پیرۆز من ئاری عومەر بە درێژایی شەوانی مانگی ڕەمەزان بە دیدارتان شاد دەبم. ئێرە ستۆدیۆی کورسات کوردەواریە لێرەدا گۆشتان دەکەین بە هەموو بابەتە کللتوری و کەلەپوریەکان لە ئێمە پرسیار لە ئێوەش وەڵام لە ئێمەش خەڵات. بێگومان بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئاواز و مۆسیقای کوردی بەشێک دەبێت لە بەرنامەکە هونەرمەندانی تایبەتهێنی لە نێو بەرنامەکەەوە و چەندین بەرهەمی ناوازەی کوردی پێشکەش دەوێت. کڵاوێن بەشێکی ترە لە پرۆگرامی کورسات کوردەوە تۆ دەتوانیت بە هەڵبژاردننی ئەم یاریە گوڵی کڵاوەکەمان بۆ دەرکەیت و ببیتە خاوەنی ئامێری زیرەک. ئێمە پرسیاری بابەتە کللتوری و ئەنتیکە کوردیەکانتان دەکەین. ئێوەش وەڵاممان بدەنەوە بەپێی ناوچەکەی خۆتان یاخود پارچەکانی تری کوردستان ناوەکەی چییە؟ وەڵامی ڕاست بێگومان لە ڕێگەی سپۆنسەرەکانمانەوە خەڵات بن. ئەچم بەقش قولەی قافە قولەی قافتیە قولەی قاف ساڵی چاودا ئیسماعیل ئێوە کەی مەعاش وەرەگرن؟ سوزانم هەر کاتیان وەرێگری هونەرمەندان و عەزیزانی شار بڕۆ دڵی خۆ خۆشکە خوا حافیزم ئەی بە قوربانە من باقلەکەیە باقلە عەفوو بڵێ مۆکە و بە لەزەتە نوەکە و وەرن بۆ نوەکە و راوەرە ناسرا و دیار جا خۆت و عەرەبانە و لۆکا و هەپڕون بە هەپڕ بن کوڕی دنیا بەسەر مۆسا ڕەشید چی؟ چاقانەکەی سوتاوە؟ بەبیری ڕۆژن ڕووناکی خۆشمەن یەکەم مەرخوا بواتەوە بۆ غەزێنەکەی خۆی سەرەتاشی حەفرێکی بنباڵم بۆ بکە ئاخر شوکری بژن هەیە لەم دنیای مەسلحەتی مێردی خۆی نەبێت ساوکێک پیاڵم بۆ بێنا
عكسي خوتي تيابن وينا إنا لله بخوينا درويشم غريب مدلم مشكينا بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ بێگومان یەکێک لەو تەوەرە جوانانەی کە لە ئێوارانی کورسات بۆ ئەوەی ئازیزمان ئامادە کردووە کە باس لە هەندێ بابەتی کۆمەڵایەتیەکە کە زۆ گرنگە. ئەمڕۆ دکتۆر ئەرسەلان سەیدزادە باس لە زاڵبوون بەسەر شکستەکانەکە لە ناو ژیانە کە تا چەند گرنگە بەقوت بین تا چەند گرنگە وەکو ئەزمونێک بەکاری بهێنین بۆ ژیانی خۆمانە و باس لە ئەو متمانە بوونە کات کە تا چەند بتوانین متمانەمان بە خۆمان بێت کە بتوانین زاڵ بین بەسەر ئەو ترسانەیە کە لە ناو ژیاندا ڕوبەڕوومانە بێتەوە کەواتە لەگەڵمانە بن گوێ لە قسەکانی دکتۆر ئەرسەلان ئەگرین فەرمون. بەناوی خوددا بینەرانی ئازیز و خۆشەویست هیوادارم هەمیشە باش بن لەش ساغ بن تەندروست باش بن. ئازیزانم دەمانەوێ جەخت لەسەر بابەتێکی زۆر گرنگ بکەینەوە ئەویش بە ناونیشانی شکست لە کوێوە دێ. بەڕێزان گرنگترین کار کە مرۆڤ بیکا لە ژیانی خۆیە بریتیە لەوەی کە مرۆڤ بتوانێ کار لەسەر خۆی بکات چونکە شتێک کە زۆر بەهای هەبێ زۆر قیمەتی هەبێ دائیمەن پێوەری سەرەکی بۆی مرۆڤ خۆیەتی نەک ژینگە و چواردەورەکەی بێ. ئەگەڕۆ ئەڵێن کاتی خۆی پاشای یۆنان کە لە ئەسینا ژیاوە داوا ئەکا لە سوقرات لای هەمومان معلومە و وازەحە کە یەکەم مامۆستایە وتێتی نازناوێکی کەت پێ ئەبەخشم کە ئەویش بریتیە لەوەی کە دەتکەم بە یەکەم پزیشک. کاتێک ئەم هەواڵە ڕائەگەیەنن یەکێک لە پزیشکەکان دێتە لای پاشاوە و پرسیاری لێەکە ئەڵێ جەنابی پاشا بۆچی سوقراتت کردووە بە یەکەم پزیشک؟ ئەی باشە کەسی تر نییە پزیشک بێ؟ ئایا تۆ هاتوویت پێشبڕکێیە بکەی تاقیکردنەوەیە بکەی هۆکارەکەی بۆ چییە؟ وتی جەنابی دکتۆر تۆ هیچ پێشنیارێکت هەیە؟ وتی بەڵێ ئەکرێ من و ئەو بکەوینە ئەوەی کە بزانین کامیان باشترین. وتی چۆن؟ وتی تۆ بنێرە بە شوێنی سوقراتە با بێت. کاتێک کە سوقرات دێت ئەڵێ جەنابی پاشا من داوات لێ ئەەکەم کەوا من دەچم ژەهرێک دروست ئەکەم و ئەم ژەهرە دەرخواردی سوقرات ئەدەم ئەویش با ژەهرێ دروست کات و دەرخواردی من بدا هەرتووکیشمان دوو دژە ژەهر دروستەکەینەوە. پاشاش ئەڵێ چ ڕۆژکاتتان ئەیە بێ؟ ئەو کات کە چ ڕۆژکاتیان ئەیێنێ سوقرات دێ یەک منجەڵی گەورە ئەکرێ لە بازار. جەنابی دکتۆریش چاودێری ئەکا دێت سێ گەنجیش ئەگرێت وەکو کرێکار. دیواری ئەم پزیشکە لەگەڵ ماڵی سوقراتە پێکەوەیە دێن یەکی دارێکیشان ئاياتێ زرم دێن لەو ئاوا دەنگ ئاياتەوە ئەویش لەو دیوەڵێ باشە ئەمانە چی ئەکەن؟ کە چ ڕۆژەکە کۆتایی دێت سوقرات بە خۆی و شوشەیەک ژەهرەوە دێت بۆ لای پاشا. پاشاش دیوەخانی قەرەباڵغ کردووە. بەڕێز دکتۆریش دێت سوقرات ئەڵێ من لە پێشایی خۆم دێت ژەهرەکەی ئەو ئەخوات تۆزێ گێژە بێ ڕەنگی زەردە بێ خەریکە ئەکەوێ بەڵام چارەسەرەکەی خۆی ئەکا و دەربازیە بێ و نەجاتیە بێ. کاتێک دێتە نۆرەی
بەڕێز دکتۆرەوە دکتۆر کە ئەی خوات یەکسەر ئەبوورێتەوە ئەمرێ یەکسەر لەوێ سقڕاتەڵێ جەنابی پاشا ژەهرەکەی من ئەوەنە قورس نەبووە با بەرچاوتەوە پاشماوەکەی ئەو ئەخۆمەوە ئەمە بەس ئاو بوو بەڵام ناخی ئەم ناکێکی ترسنۆک بۆ وای کردووە کە نەتوانێ خۆی بگرێ ئەمەش ئەوەیە کە خوای پەروەردگارە فەرمێت ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها مرۆڤ ئایا توانیوێتی دەرونی خۆی بناسێ ئایا زانیوێتی چۆن بنیادی ئەنێ ئایا زانیوێتی ئەو ڕێڕەوانەی کە بەرەو ناخی ئەو دێ وە دەیترسێنێ ئەگەر بێت و نمونەیەکی زانستی باسکەین هەر هەمومان دەزانین ئاسک دەتوانێت لە سەعاتێکدا بە خێرایی 90 کیلۆمەتر بڕوات بەڵام شێر بە خێرایی 85 کیلۆمەتر ئەڕوا ئەی باشە چۆن ئەتوانێت ئەم شێرە ئەم ئاسکە بگرێ بیکاتە نێچیر چونکە ئاسکەکە هەموو کاتێک کە ڕائەکا لا ئەکاتەوە وە دەترسێت لە خێرایەکەی کەم ئەبێتەوە ئێمەش ئەگەر بێت و بینە واقعی حاڵی ژیانی خۆشمانەوە ئەمە زۆر زۆر بەدی ئەەکەین لە ناو مرۆڤەکانی ئێمەشدا کۆمەڵی خەڵک هەیە کە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزان داین هەر لە پێشەکیە ئەترسین ئایا مانگی ڕەمەزان کە هات من ئەتوانم بە ڕۆژوو بم من ئەتوانم 30 ڕۆژ بەردەوام بم یا خۆت ناتوانم بەڵام وەرە هەنگاوی یەکەم بنێ چونکە وەکو ستیفن کوفی ئەڵێت هەمیشە ئەگەر ئەتەوێ سەرکەوتوبی لە ژیانە سەرکەوتن لە ژیانە لەکوێوە دەستپی ئەکا لە ناوەوە بۆ دەرەوە ئەگەر من ناوێکی بەهێزم نەبێ دەروەیەکی بەهێزم نابێ ئەگەر من نەتوانم لە ژیانی خۆمە گەشبین بم بە هیوا بم ناشتوانم بە ڕوخسارمەوە دیار بێ خۆشەویستانم ئەو کاتەی کە بیلالی حەبەشی کۆی لە یەک بوو ئەم کۆیلەیە باوەڕی هێنابوو بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو کاتەدا خاوەنەکەی کە ئومەیی کوڕی خەلەفە ئەیهێنێ لەو چلەی هاوینا لە بیابانێکە ئەی خاتە سەر ئەو لمەگەرمە بەڵام بیلال ئەگەر بەدەمیش پێی نەوترێ بڵێت ئەحەدون ئەحەد بەدەست ئاماژە ئەکا کە یەکتاپەرستی هەیە ئەوە تا بەمە ناوەستێ ئومەیە یەک بەردی زۆر گەورەتر ئەهێنێ ئەی خاتە سەر سنگیەوە ئەم کە هەناسەیشی بە قورسی پێ ئەدرێ بەڵام هەر ئاماژە ئەکا پرسیارەکە ئالێرایە بە ڕێزان خۆشەویستان ئایا بیلال لەیرا کۆیلەیە یاخود ئومەیە کۆیلەیە ئایا بیلال لەیرا ئازادە یاخود ئومەیە ئازادە کە تۆ نەتوانیت کەسێک قەنەعەت پێ بکەیت ئەمە لێرە ئەوەمان پێ ئەڵێ کە کەسێک ئەگەر بێوێ لە ژیانی خۆیە ژیانێکی باش بەرێتە سەر دەبێت دوور بێ لەوەی کە بترسێ ئەوە تا خۆی پەروەردگاریش لە قورئان ئەفەرمێ ئەو کەسانەی کە ئەڵێن چی قالوا ربنا الله ئەڵێن خوا ئەپەرستین بەڵام هەر خوا پەرستن نا چیان هەیە ثم استقاموا لەسەر ڕێگەکەش بەردەوامن تتنزل عليهم الملائكة لو كاتا فريشتكان يتخواروا چیان پێەکە ئارامی دەرونیان پێ ئەبەخشێ ئەلا تەخافوا ولا تحزنوا نەبترسە نە چی تریش خەم و خەفەت بخۆ بەڕێزان خۆشەویستان دەزانن یەکێک لەو شتانەی کەوا ژیان کاول ئەکات چییە؟ ترسە ئەسڵەن جارێ تووشی کۆمەڵێ شت نەبوویت ترسوات لێ ئەکا تام و چێژەکانی لەدەست دەیت لەبەرە بەڕێزان زۆر گرنگە ئێمە لەوە تێبگەین ئایا شکست سەرچاوەکەی کوێیە هەمووتان دەزانن کاتێک کە چینیەکان بیر لەوە ئەکەنەوە کە چی بکەن بێن شورایە دروستکەن بۆچی ئەم شورایە دروستەکەن بۆ ئەوەی مەغۆلەکان چەندێ دڕندەن نەیەن هەموو جارێ بن بە سەریانە و داگیریان بکەن و بێن تاڵانیان بکەن و ماڵ و حاڵیان کاول بکەن دێن ئەو شورا گەورەیە دروستەکەن بەڵام مێژوو پێمان ئەڵێ
ئەو ساڵەی کە ئەو شیورایە دروستە بێت 3 جار مەغۆلەکان ئەتوانن بێنەوە چین داگیرکەن ئەزانن بۆ چونکە ئەو کەسانی کەوا دانراون بە پاسەوانی دەرگاکان ئەکەنەوە بۆ مەغۆلەکان و دێنە ژوورەوە چونکە ئەو کەسانە پەروەردە نەکراون چەند گرینگە من وەکو تاکێک بیر لەوە بکەمەوە چۆن پەروەردەی خۆم ئەەکەم چۆن کار لەسەر خۆم ئەەکەم چۆن خۆم بنیاد ئەنیەم بەڕێزان دەزانم کاتی خۆی ئەگەر بێت و ئێمە سەری ئەو قەڵایە بکەین کە لە کەرکووکە هەیە ئەو قەڵایی کە لە هەولێرا هەیە ئەگەر بچیتە ئۆروپا ئەوانش ئەیبینی قەڵاکان دائیمەن لە شوێنی بەرزە دروستکراون ئەم قەڵانی کە لە شوێنی بەرزا دروستکراون بۆچی شوێنەکە بەرزە بۆی نارەکان بە ئاسانی نەتوانن داگیریان بکەن نەک هەر ئەمەش بگرە لە ئەو بەرزاییانە لە زۆر شوێنە هاتوون ڕێڕەوێکیان بۆ ئاو دروست کردووە پڕی ئەکەن لە ئاو چونکە ئەگەر ئەو لەشکرە بەهێز و بە قووەتانی کە دێن نەبادا پەیشەیەکیان پێبێ و سەرکەون بتوانن قەڵاکە بڕوخێنن لەبەر ئەوە لەوانەیە گرنگ ئەوە نەبێت و هەر قەڵاکە بنیاد بنیت گرنگ ئەوەیە تۆ چۆن پارێزگاری لە قەڵاکە ئەەکەیت و هەموو جارێکیش دەتوانیت ئەم قەڵایە بە جوانی بهێڵیتەوە گرنگە ئێمەش گرنگی بە دەروونمان بدەین بۆ ئەویش کەس ڕوومان تێنەکات و بتوانین هۆکاری و فاکتەرێک بین بۆ بنیادێنانی خۆمان و بنیادنانی تاک و بنیادنانی کۆمەڵگە دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان بێگومان بەردەوامە بین لەسەر ئەو بابەتە تەندروستەیە کە لەگەڵ دکتۆر سەلمانە باسمان کرد کە باس لەو خواردنانەکەین کە لە پاشێودا چی بخورێت باشە چی تەندروستە چی کاریگەری خراپ ناکاتە سەر جەستەمان بۆیە لە من تۆ لە ناوڕەکەیە دکتۆرگیان باسی ئەو خواردنە خێرانەمان کرد کە زۆر ئۆفەر هەیە ئێستا توانێت لە پاشەیشە خواردنی ئامادەکراوت بۆ بە یا خواردنە خێراکان یان تۆ ئێوارە کڕیتەوە گرمیەکەیتەوە ئەی خۆتوانە ئەو خواردنە سەریع یان فەسفودانە تا چەند کاریگەریەکان سەر بابەتی فاسفود ئەتوانم بڵم پەیوەندی بە ڕەمەزان و غەیری ڕەمەزانەوە نییە فاسفود خۆی دیارە کە بە پێی هەموو گایدلاینە جیهانیەکان فاسفود لە گروپی ئەو خواردنانەیە کە خواردنی باشنین کە ناتەندروستن بە زۆری ینی ئەکرێ بە شێوەیەکی تەندروست حازر بکرێت بەڵام زۆر زەحمەتە ئەوەی بە تایبەتی تۆ بە دلیڤەری داوایەکەی چییە داوا ئەکرێ یا پیزایە یا مەسەلەن کێنتاکیە هەمبەرگەرە فرایسەکانە هەمووی کە ڕێژەیەکی زۆر شەکر ڕێژەیەکی زۆر خوێ ڕێژەیەکی زۆر لە ڕۆنی ناتەندروست یا چەوری ناتەندروستیان تایە کە هەمویان بۆ تەندروستی زیانیان هەیە و لەگەڵ ئەوەشە ئێمە وتمان پێشتر لە ژەمی پارشێوە زیاتر خراپن بۆچی لەبەرەوەی پێشتر بن باسم کرد ینی ژەمی پارشە و باشترە تۆ شەکر کەمتر بخۆی ینی کە ئەو مادانەی کە علاقی بە کاربۆیدراتەوە و گروپی کاربۆیدراتە بە تایبەتی شەکرە سادەکان کەمتر بیخۆی و لەگەڵەوە ئەمان خوێشیان تایە هەنی ئەو خوێیە واکە ئاو لە جەستەمان بڕواتە دەرەوە زیاتر تینومان بێت دەمە وشک ببێت خوێکی زۆر زۆریان تیا هیچ فاسفودێک نییە کە خوێکی زۆری تیانە بێت لەبەرەوە بە شتێکی باشی نبینم من باشە بابەتێکی تر کە زۆر گرنگە باسی بکەین باسی ناوساوجی و ئەم خواردنانەکە زۆر ماڵ ئەبینی کە چەندین ڕۆژ ئەو ڕۆنەی کە ئامادە کردووە هەر ینی بە درێژایی هەفتەکە یەک زەیت بەکارێنێ لەبەرەوەی کە حجمێکی زۆر زۆرە و ئیتر ناوساجی ئامادەکەن یان بە هەویر ئیشی هەویرەکەن بۆ سوورکردنەوە یا هەر ئەو لوقمە قازی و زلوڤیا و کۆمەڵێک ئەو شتانە هەیە باسێک لەمانە بکەینەوە جۆری زەیتانە کە بەکارێت و لە هەمان کاتیشە هەویری تیا سوورەکرێتەوە خۆی ئەگەر باسی زەیتەکە بکەین بەجیا ئێمە دوو جۆر ڕۆنمانەیە جۆرێک ڕۆنمانەیە کە ڕۆنی تونگن کە ئەمە باشترە کەمترینی لێ بخورێت جۆرێکی ترمانەیە ڕۆنی گۆڕاوە کە ڕۆنی تەنەکە و سەتڵ و ئەوانەیە ئەویش تۆزێک تقریبەن تونگ و لە بینی تونگ و شلایە تقریبەن ئەمە باشترە هەر بە جۆرە لێی نەخورێت
جۆری ترمانەیە زەیتەکان تەندروستن بەڵام بە مەرج تەندروستن یعنی کاتێک تەندروستە کە تۆ نێڵی بگاتە پلەی کوڵان یا ئەو پلەی کە بقرچێت و دوو کەڵی لێ بەرز بێتەوە کاتێک تەندروستە کە تۆ هەڵگرتنەکە و باش بێت نێڵی ڕووناچی لێ با کاتێک تەندروستە کە سەری بە بەتاڵی بەجێ نەهێڵی کاتێک تەندروستە کە زۆری لێ نەخۆی لەبەرەوە ئەوەی کە جەنابە باسی کرد هەموو هیچی ئەمانەی تیانە هەموو عکسەکەی تایە ینی زۆر ئەقرچێت زۆر ئەمێنێتەوە ینی بە بێگومان ئەو چەوریەی کە من ئەڵێم تەندروستە کە مەسەلەن زەیت کە ئەڵێم تەندروستە ئەگەر بگاتە ئەو دەرەجەیە ینی چەندین جار لە ڕۆنەکانی کە خراپتر ئەبێت ینی چکە مادەی وا دروستەکە ڕاستە و خۆ پەیوەندی بە جۆرەها نەخۆشیەوە هەیە لەسەر هەمویانەوە شێرپەنجەکان ئەوەی کە باست کرد بەنسبەت ناوساجی و ناوساجی ناوەشکێنە و کۆمەڵێش تر لەو تۆ حەزەکە ئیسراحەتی وەربگرە ئاوێک بخۆرەوە دیارە بێگومان زۆربەی ئەو بابەتانەی کە لەو ئێوارانە ئامادەکەیا لە پاشێوە ئامادەکرێ گەر باسی بەرچاوی ئەوانە بکەین بێگومان بۆی کە ژەمێکی خۆشتر بێ ئەڵێ کولێرەی گەرم خۆشترێکە ناوساجیە ناوەشکێنەیە ئیتر هەموویشی ڕاستەکەی هەویرە یا سوورە کرێتەوە یا لەناو فڕنایە ئیتر بە گشتی باشە یا باش نییە چەند خۆشەوە بزانم ئەو ئەگەرمە باسی نانی گەرم یا کولێرەی گەرم بکەین من پێشتریش باسم کرد نان ئەتوانرێ بخورێت هیچ کێشەیەکی نییە کولێرە نان هەرچی بێ بەڵام باشترە سپی نەبێ نانە بۆرەکان بێ و کەمی لێ بخورێت ئەمە مەوزوعی نان مەوزوعی ناوساجی ناوساجی ینی تەنانەت ئەوەی کە لە ماڵەوە مەسەرەن دایکێکی بەڕێز کابانێک دروستی ئەکا بە جوانترین شێوە و بە پاک و تەمیزترین و بەڕێک و پێکترین شێواز تەنانەت ئەوە ناتەندروستە جاوەرە ئەوی تۆ لە بازار ئەو ڕۆنەکە ئیبینی ئەڵێ ڕۆنی سیارەیە ینی ڕەش بووە چ بە ئاسمانە دوو کەڵی لێەوە بەرزە بێتەوە بێگومان ینی بە هیچ جۆرە تەندروست نییە بە هیچ جۆرە ئێمە ڕکۆمەندی ناکەین هەرخۆی ناوساجی من بە تۆ ئەڵێم ینی لە چی و چی پێکاتووە هەویرە شەکرە هەویرکە ئاردا شەکریشی تێکرێت آخر دوسێ شێوازی ئەوەی کە لە سلێمانی هەیە و من ئەزانم بۆ نمونە هەیە بە شیر ئەیشێنێت هەیە ئاژی بۆر بەکارێنێت ڕەشکە و سیاوڵەی تێگەم کونجی تێکەن ینی کۆمەڵێک لەو شتانەتەوە ئەمانە باشە بەڵام ئەگەر سوور نەکرێتەوە ئەمانە باشە ئەگەر سوور نەکرێتەوە نەکرێتە ناو ڕۆنەکە و غەرقی ڕۆنەکە نەکرێت آخر هەتا ڕۆنێکی قرساو ئەوەیش نەبێ بێگومانە و بڵقە ناکات و جا سوور ناوێت چی بکەین فڕن و شت ناتوانێت جێگەی بگرێتەوە یا ئەم ئێرفایر و شتە هاتووە بەکارێنن زەیتی کەمە بێگومان بەدیل زۆرە بۆ زۆربەی خواردن ئێستا زۆر جار فینگەر ئەکرێت فینگەر چپس پەتاتە ئەکرێت بە بێڕۆن زۆر شت دەکرێت بە بێڕۆن ئەکرێت بەڵام ئیتر هەندێک جار من ئەڵێم ینی نەگەندێ جار زۆربەی جار خواردن جالەوەی کە بابەتە تەندروستیەکەیە چێژیشە مۆزوعی چێژیشە ئێمە ناتوانین چێژەکەش فەرامۆش بکەین تۆ جار بیخۆخەی نابەسەم و ئێوارەیەکەم و پاشەوێک بە بێگومان دووبارە بوونەوە زۆر خراپە بڵێ لەگەڵ هەر شتێکی شا بخورێ هەر دیستانەوە ئەوە تەواوی تر ینی کە شتێک خۆی خراپ بوو ینی لەگەڵ لەسەر سفرەکانمان لای بێن بە بێگومان ینی مەسەن ئەگەر نانە سپیەکە یانەکە مەجالێکی تیا بم بڵم کەمتر بخۆ یا برنجەکە بڵێم کەمتر بخۆ ئەتوانیت بیخۆی بەس کەمتر بخۆ یا چەوریە حیوانیەکە ئەتوانیت بیخۆی بەس کەمتر بیخۆی مۆزوعی ناوساجی و ئەمانە ینی هیچ مەجالێکی تیانە ینی هیچ شتێکی تیانە هیچ بەهایەکی خۆراکیان نامێنێتەوە لەبەرەوە ینی بەڕێی من هەر باشە بە پرسیارێکی ترم هەیە هەنێکەیە کە شیر گەرمەکاتەوە لە پاشەوە ئەیخوات یا بۆ نمونە هەندێک شەربەتی فرێش دروستەکە هەر بەو ڕێژەی ئاو شلەمەنیە کە باسمان کروتمان جگە لە ئاو ڕاستە ئاو ئەوەی بەڵام بتەوێت تامێکی تری هەبێت ئەتوانی بۆ نمونە ئەوانە بەکاربێنیت و تۆزێت تینیوتیت بە درێژای ڕۆژەکەم کاتەوە شیر و شیرەمەنیەکان زۆر گرنگە بۆ پاشێ و زۆر باشیشە من ینی پێم باشە و شتێکی زۆر باشن هیچ مشکلێکی نیە لە بەرەوەی شیر هەموو پێکاتە خۆراکیەکانی تایە شیر و شیرەمەنیەکان ینی شیر و ماست و پەنیرۆوان هەموو پێکاتە خۆراکیەکانی تایە هەم پرۆتینە هەم کاربۆیدراتە هەم چەوریە هەموو ئەوانەی تایە و بۆ مودەتێکی دوور و درێژ تۆ بە تێری ئەهێڵێتەوە بەس کولتورێکی جوانی بەغایش هەیە کە شیرەکەی گەرمەکە و قەیماق و هەنگێنەکەی شەکاتە ناوی بەڕاستی تامێکی زۆر خۆش ئەوە تا چەند سوودیە توانن لە پاشەوانە چکە چەند سەعات بەڕاستی برسی و نابێت خۆی هەنگوین ئەگەر باسی ئەو خواردنە بکەیت ئەزام کاماڵی تۆ هەنگوین گەرم نەکرێت باشە ینی مادەی تر دروستەکە مادەیچێتە ناو ئەوش گەرمە ئەتوێتەوە لەگەڵی و قەیماخیش چەورێکی زۆری هەیە ینی لە ڕادە بە دەرچەورێکی تێری ناتەندروستی هەیە
بەڵام بە ڕێژەی خۆی و بە کەمی جارجار ئەتیادی ئەم شتانە ئەمانە باشترە لەوانەیە کە باسمان کرد لە فاسفود و لە مثل ناوساجی و لوقمە قازی و نازانم ئەو شتانەی کە چێتە ڕیزبەندی ئەو لەوان باشە بەتەشیت 100% وایە زۆر باشە ئەگەر لەسەر پاشێ و یا لەسەر جۆری چاوقاوەکانیش کە پێشتر کاتمان نەبوو ئەگەر شتێکت مابێ لەسەری حەز بکەی باس بکەی کە چاکیان بۆ هێنان بە زۆر ڕەش بوو با من و تۆ چایوان ناخۆینا شێوازی دروستکردنی چا ئەگەر بتەوێت لە بەرچای یا بیخۆی چ جۆرە چایەک تەندروستە؟ طبعا چایەکێکە لە خواردنەوە تەندروستەکان یەکێکە لە خواردنەوەکان کە نەکەر تەندروستە سوودی تەندروستیشی هەیە دنیا ئەنتیۆکسیدانت و کۆمەڵک مادەی زۆر باشی تیا دژی زۆربەی زۆری نەخۆشیەکانە بەڵام کام چای تیباگنا چای کیسەنا کە ئەوەی کە هەمووی ڕەنگە یەکسەر ڕاستە و خۆی نەبێت چایەکە ڕەنگێکی زۆری تیانە بێ ئاتروبۆنێکی تیانە بێ خۆت بۆی دروستکەی مەسەن گوڵی تێکەی دارچینی تێکەوانە و چاش بەڕاستی دەم بکرێت باشترە یعنی با بڵین نەکوڵێنرێ ئاوەکە گەرم بکرێت و بکرێت بەسەر چایەکە بزەبێت سەماوەڕ زۆر باشە چکە چا ئەگەر زۆریش بکوڵێ هەم مادەکانی ئەگۆڕێ بۆ مادەیتر هەم کۆمەڵە مادەشیە ئەڕوات ڤۆڵەتایڵە بە هەوایە ئەچێت ینی ئەو سوودەی نامێنێت تامیشی هەرە و خۆشە نامێنێت ئەم بەنسبەت چاوە ئەفۆ بەڵێ لەبەرەوە چا بەو شێوازە زۆر باشە گەر بکرێ مەسەن لە پاشوانە چای تازە لێ بنرێتەوە بەو شێوازە لێ بنرێ و چای بۆندار زۆر باش نییە کە هە لە دەرەوە ئەیکڕی نووسراوە چای معەتەر باشترە ئەگەر حەزت لێ خۆت تێ بکەی گوڵە باخی تێ بکەی دارچینی تێ بکەیوانە بەنسبەت ئەوەی کە شەربەت و ما باقی شتەکانی کە تەمان شەربەت ئێمە هەر ڕێکۆمەندی ناکەین شەربەت زۆر باش نییە میوەکە زۆر باشترە کە لە ناو بازاڕەکانە هەیە زۆر ئێمە زۆر جار شەربەتی فرێش بە باش نازانین جاوەرە ئەو شەربەتانەی کە لە سایدەی شەربەتە باشە باسی ئەوەت کرد کە چا بخورێتەوە باشە بەڵام بە شێوازێکی تەندروست بەڵام خواردنەوەی چا شەکر و ئەوانە کە ڕێژەی ئاو تینیۆتی لە ناو دەم هاوەڕاستی زیاکە کە تۆ یعنی شەکرێکی زۆر بەڵام زۆر کەسەیە کاڵێ من بەرچای بخۆم بە درێژای ڕۆژەکە یەک چای زۆر خەست و شیرین ئەخۆم ئەمە ئایا تەندروست یا تەندروست نییە بێگومان نەخێر ئەو چا زۆر خەستە زۆر باش نییە تەمەەن دووسێ مەرجێ لە چای ئەگەر ئێمە بین باسی بکەین مادە مۆزوعەکە بوو بە چایەکەم ش دەبێت گەرم نەبێت ئەوڵێن زۆر خۆشە بەهێلکەیشەوە بەنانی گەرمەوە بێگومان خۆشە باسی خۆشیەکەی ناکەینەوە بەڵام چا ئەبێ گەرم نەبێت یەکەم زۆر بە گەرمی کەی خۆیتەوە زۆر سوودی نابێت هەم زیانی شێ بێ بۆ مایدە و بۆ سوورێن چکۆوانە دووەمین شتی ئەگەر زۆر خەست بێت ینی ئەگەر تۆ یەک چاپ خۆی عادیە خەست بێت یاتیادیە یەک چا دوو چا سێ چاپ خۆی عادیە خەست بێت ئەگەر تۆ چا زۆر ئەخۆی باشترە کەم ڕەنگ بێت ئەگەر بە شەرتی ئازاری مایدە و دڵە کزێ و ئەو شتانەی نەبێت کەسەکە بەڵام بەنسبەت شەکرەکەەوە نەخێر بێگومان شەکری پێوە نەخۆی زۆر باشترە بە دیلیتر هەیە توانی توی وشکی پێوە بخۆی توانی نێوش ئەتوانی مەسەلەن کشمیش ئەکرێ مەسەلەن خورما ئەکرێ مەسەلەن شەکریش بخۆی بەڵام بە ڕێژەیەکی کەم یعنی مەسەلەن سێ چوار کڵۆ شەکر نەکەی بەس بە ڕێژەکەی دیارێکی زۆر کەم مەسەلەن بە پیاڵەیەک چاوە نیو شەکر لە تێک شەکر شتێکی بچوو هەرەونەی تامی دەمەشیرین بە یان ئەو شتانەی کە باسم کرێکیتە ناو چایەکە بۆ نەدارچینیە گوڵە حێلاوانە تاڵی چایەکە کە مەکاتەوە پێویست بە شەکر ناکە هەر خۆی هەر بە تەنیا خۆی هیچ کێشێکی نیە و تامیشی خۆشەوە ئەوە ئەکەوێتەوە سەر ڕاهاتن کاتە بینی قاوە چا کامی هەڵبژێرینە پاشەوە هەردووکی هەر باشە من پێم باشە چا باشتر بە بەڕێی من هەردووکی دەتوانین بخۆین بەڵام قاوەکە ڕەنگە ئەگەر بمانەوە بخەوینەوە کێشەی خەومان بۆ دروست بکات کاتە چ شتێ بخۆین بۆی کە خەوێکی باش بکەینەوە دوایە ڕاستێکی ئەگەر بمانەوە باسی ئەوە بکەین ئەوە تا دوای حەزەکەی چکە ئێستا کاتی ناوبڕە ئەوە وەکو پرسیارێ بۆ دواتر لەگەڵ وەرزشا چۆن باشی یا باش نیت تقریبا زۆر نا ئەکتیڤین بەڵام وەرزش نا زۆر باشە کاروانی هاوکارمان بێگومان دوای ئەم ناوبڕە لەگەڵمانە ئەبێت کە ئێمە وەرزشکارەکانیشمان فەرامۆش نەکردووە یان ئەوانەی کە ئەیانەوێ خواردنیان ڕێککەنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە چەند جوڵەیان هەبێ چەند ئاگانە تەندروستی خۆیان بێ کاروانی هاوکارمان وەڵای ڕاست بێگومان لە ڕێگەی سپۆنسەرەکانمانەوە خەڵات بن
جارێکی دیکە سڵاوتان لێبێ ئێوارانی کورسات بەردەوامە لەم بڕگەیە باس لە وەرزشەکەین لە مانگی ڕەمەزانە. وەکو سەرەتای پرۆگرامەکەش باسمان کرد کە وەرزشکردن لە مانگی ڕەمەزانە لەم مانگەدا وەرزشکاران پێویستە چۆن وەرزشکەن و کەسانی شارەزا و پسپۆر لە ستۆدیۆی ئێوارانی کورسات باس لەواکەن و زانیاری نوێمان ئەدەنێ. بۆ ئەم بەرنامەیە پرۆفیسۆری دیاریدەدەر دکتۆرە شنۆ زاهر دکتۆرە لە فسیۆلۆژیای ڕاهێنەر میوانە باز لەواکە. دکتۆرە بەخێربێی سپاس بۆ مەدەبوونت ڕۆژی هەموو لایەکیش قبوڵ بێ و وەرزشکارانیش بێگومان لەم مانگەیە بارودۆخێکی تایبەتیان هەیە بەڵام ئەبێ مانگی ڕەمەزان جیاواز بێ لە 11 مانگەکەی دیکە لە وەرزشکردنە. ڕاست بەخێربێت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەرنامەکەتان. هیوادارم بتوانین لێرەوە سوودێک بە کۆمەڵگە و ڕۆشنبیرێکی وەرزشی بتوانین بڵاوکەینەوە. باش دکتۆرە، کەواتە وەرزشکار لە مانگی ڕەمەزانە بچێتەوە ماڵەوە دانیشێ یاخود چی بکات؟ ئەو 11 مانگ بەردەوامە لە مەشق و ڕاهێنان و خۆ ئامادەکاری بێگومان لە خەڵکە شتێکەش جیاواز خەڵکێک بۆ تەندروستی خۆی وەرزشەکە و کەسانێکشمان هەیە پاڵەوانی وەرزشی. بڵێ بەنسبەت ئەوەی ئایا یەکێک لە پرسیارەکانەوەی ئایا ئێمە بتوانین وەرزش بکەین لە مانگی ڕەمەزانە یان نا؟ طبعاً ئێمە توانین پۆلێنی وەرزشکردن بکەین بە 4 بەشەوە. بەشێکیانەوانن کە وەرزشکارن، بەشێکیانن کە نەخۆشن چۆن وەرزش بکەن لە مانگی ڕەمەزانە، بەشێکیانیشی کە ئەیانەبێت جەستەیەکی تەندروستیانە بێت لە شولارێکی ڕێکیانە بێت، بەشێکی تریشمان ئەوانن کە قڵەون. ئێمە توانین لە هەر 4 پۆلێنەکە سوود لە وەرزش وەرگین. یەکەم شت ئەگەر باسی وەرزشکارکەین، ئایا وەرزشکار چۆن وەرزش بکات؟ ئێمە زۆربەی پاڵەوانێتەکان ئەخرێتە دوای ڕەمەزان، زۆر لە پاڵەوانێتەکان ئەوەستێنرێت بە هۆنەی مانگی ڕەمەزانەوە. بەڵام نابێ وەرزشکار بە هیچ جۆرە بۆستێ لە وەرزشکردن. بەڵام یەکەم شت کە ئێمە ئیشی لەسەرەکەین خۆراکە. ئێمە لەبەری ژەمە خۆراکەکانمان کەمە بێتەوە لە مانگی ڕەمەزانە. وەرزشکار ئەبێ ژەمی خۆراکی زیاتر بێت تا کەسێکی ئاسایی، لەبەری ماسوولکەی گەورەترە پێویستی بە وزەیەکی زۆرتر هەیە. کاتێکە ئەم وەرزشکارە خۆراکەکەی کەمە بێتەوە ئەبێت بە بڵین بە دوو ژەم، ژەمی بەربانگ لەگەڵ ژەمی پارشێو، ئەبێ هەردوو ژەمەکە وەرگێت. بەڵام ئایا چۆن پێکاتی خۆراکەکان وەرگێت؟ طبعاً پێشەوەی باسی وەرزشەکە بکەین ئێمە پێکاتی خۆراکمانەیە، پێکاتی خۆراک 6 جۆرە. ئەم 6 جۆرە ئەرێک لە کاربۆیدرات و پرۆتین و چەوریەکان سەرچاوی ئەساسی بۆ پێدانی وزە. بەڵام هەر یەک لە ڤیتامین و کانزاکان و ئاو یارمەتی درن بۆ پێدانی وزە. کەواتە بێ وەرزشکار یەکەم شت ئیش لەسەر ئەمە بکات. جۆری ئەو خۆراکی کە ئیخوات ئەبێت هەمە جۆر بێت، یعنی کاربۆهیدرات و پرۆتین و چەوریەکانی تیا بێت. بەشێکیش لە ڤیتامین و کانزا و بڵین ڕێژەی ئاویش ئەوە ئەبێت وەرگێت. کە تۆ هاتی جۆری وەرزشەکانیش ئەگۆڕێت. ئەگەر تۆ یاریزانێک بی بۆ ماوەیەکی کورت، ماوە کورتەکان پێویستیان بە خۆراکە کاربۆهیدراتەکان هەیە لەگەڵ بەشێک لە پرۆتین. خێرا ئاسووتێ. بەڵێ. بەڵام ئەوانەی کە بۆ ماوە درێژن ئەبێت چەوریەکان بەکاربهێنن لەگەڵ چی بەشێکیش لە پرۆتینەکان و جوزئێکی بچووکیش لە کاربۆهیدراتەکان ئەتوانن بەکاربێنن. چونکە ئێمە کاتێک کە خۆراکێکە خۆین کە چێتە ناو جەستەمانەوە لە وەرزشکردندا یەکەم سەرچاوە کە ئەسووتێت وزەت پێ ئەیە، ئەیتیپیت پێ ئەیە، تااقەت پێ ئەیە، کاربۆهیدراتە. دووەم سەرچاوە کە ئەسووتێت چەوریەکانە، سێهەم ئەچینە سەر پرۆتینەکان. بەڵام بەشەکەی تر ڤیتامین و کانزاکان یارمەتی دەرن بۆ ئەوەی بتوانن وزەیەکی باشترت پێبن. کاتێمە ناتوانێت احتیمال بە تەواوی بکەینە سەر ڤیتامین و کانزاکان. ئەبێ بڕی خۆراکەکان بەم جۆرە بزانین، یعنی خۆمان کەوە باسی بڕی خۆراکانەکە ئێستا لە مانگی ڕەمەزانە کاربۆهیدراتەکە سوتاوە. بەڵێ باشە؟ بەڵێ. ئەچێتە سەر ئەوەی وەرزشکار کاتەکەی. بەڵێ. کاتی وەرزشکردن ئێمە کاتێکە بڵین وزەت کەم ئەبێتەوە. یەکەم شت ئەبێ وەرزشکار ئەو وەرزشانەی کە ئەیکات هەمووی بە تینی مامناوەند بێت. نابێ بە تینی بەرز هیچ وەرزشێک بکەیت پێش ئەوەی ڕۆژ بشکێنیت. باشترین کاتیش بۆ وەرزشکردن ئەگەر وەرزشکار بوو 2 کات ژمێر پێش بەربەر. ئەمە ئەو وەرزشکارانەی لە کێبڕکەی وەرزشیان لە 12 مانگەکە. بەڵێ کە بەردەوامن 2 سەعات پێش ئەوەی کە بەربان بکەن ئەبێ وەرزش ئەتوانن وەرزش بکەن. بەڵام بەچی بە تینێکی مامناوەند لەبەرەوەی کالۆری زۆریان نەماوە، تەنها ئەو چەوریانێکرد ناو جەستەیاندایە ئەتوانێت وزەیەکیان پێ بات، چکە چەوریەکان بۆ ماوەیەکی زۆر ئەمێنەوە ناو جەستە وزەت پێێن. لە دوای بەربانگیش 2 سەعات بۆ 3 سەعات. لەم کاتەیە پێش بەربانگ وەرزشەکەن بە تینی مامناوەند ئەمە بۆ پارێزگاریکردنە لە ئاستی وەرزشەکان و ماسوولکەشان بەرەمپووکانەوە نەچێت. بەڵێ لەگەڵ ئەوە شار ڕێژەیەک، چونکە ئەگەر تۆ زووتر مەسەلەن ئەگەر عەسرەکە یا بەیانەکەی تەدریب بکەیت
ڕێژەیەک لە شلەمەنەکانە جستت ئەڕوات تۆ لەبەری بە ڕۆژوویت ناتوانانی تعویزیکەیتەوە کەم ناکەیتەوە لە کاتەکە لە بڕەکە و لە بڕ و لە جۆری خۆراکەکە و لە تینەکە و لە کاتەکەی لە جاتەوەی مەسەلەن بەیانیان وەرزشکار ئێمە جاری وایە دوو شفت تەمرینمانەیە دوو کات تەمرینمانەیە ئەیکەم بە یەک کات دوو کاتەکە خۆم بەکارهێنم یەکیان پێش بەربانگ 2 ساعت پێشەوە یەکیشان لە دوای بەربانگ 2 ساعت بۆ 3 ساعت لە دوای بەربانگ ئەتوانیت وەرزشی خۆتکەی تینەکەش بەرزکەیتەوە کێشەی وەلا پێش بەربانگال کاتی وەرزشکردن دووریشکەویتەوە لە تیشکی خۆر بەڵێ بەڵێ ئەمە پێش بەربانگ بەڵێ ئەوە لەبەری تشکی خۆریش طبعاً کاریگەری خۆی بەڵێ لەبەری ڕێژێک ئەو لە جستت بێ بەهەڵم بوون هەم لە ڕێگەی هەناسەدانەوە هەم لە ڕێگەی عارەقەوە هەم لە ڕێگەوەی کە تشکە خۆرەکە کاریگەرێکی زۆرترە بێ لە سەرگەمە تۆ ناتوانانی تعویزەوە بڕەکەیتەوە ئەمە کاریگەرێکی خراپێ بێ لەسەر تەندروستی ئەو کەسانی کە ئەنوێ لە دوای بەربانگ بەڵێ ئەمە جۆری وەرزش ئەوانەی کە وەرزشکار بوون ئەگە کەسێک بێت وەزنی داگرێت ئەگەر ئەوەی ئەوانەی کە وەزنی داگرن من کێشم زۆر بێت ئەمە کێشم داگرم سعاتێک پێشەوە نەک 2 ساعت سعاتێک 45 دقیقة 30 دقیقة ئەوانشی کە وەزنێکی ئاساییانەیە بەڵام ئەیانەوێت جستیان قەڵەو نەبێت ئەتوان 10 دقیقە پێش بەربانگ بڵێن وەرزشکەن بەڵام باشترین جۆری وەرزش بۆ ئەمانە ڕۆشتنە ئەبێ بە تینێکی نزم لەگەڵ ئەوەشە ئەبێت بڵێ لە پارکینەکانە ئەگەر هەر لە کۆڵانی خۆشیان بدە دەقل لە ماڵەوە کۆمەڵە تەمارینی سویدیمان هەیە کە پێڵین تەمارین سویدی ناخۆمانەوە باوە ئەتوانێت ئەو تەدریبانە بکات بەڵام 10 دقیقە پێشەوانی کە وەزنیان ئەوانشی کە وەزنیان زۆرە ئەتوانێت 1 ساعت پێش ئەوەی کە بەربانگ ببێت بەڵێ باشترین کاتە لەبەری زۆرترین بڵێ چوریتی ئاسووتێت وە لەگەڵ سیستەمەکانی شائیشەکەی کاتێک کە جەستت هەر جوڵەیەکەکەی ئەمە دوو سیستەم ئیشەکات سیستەمی ئۆکسجینیمان هەیە و سیستەمی بێ ئۆکسجینیمانێت سیستەمە بە ئۆکسجینەکان لەگەڵ کاربۆهیدراتەکانە ئیشەکەن زوو سەرچاوەکە ئەسووتێنن سیستەمە ئۆکسجینەکە لەگەڵ چیا ئیشەکان لەگەڵ چوریەکانە ئیشەکات ئەو چوری ئەوانەیەشی کە وەزنداگرندا بێت تەدریبەکانیان لەسەر خۆ بێت لەگەڵ ئەو سیستەمە شاکارکەن باشترین جۆری وەرزشیش کاردوێ باش دکتۆرە بەرەو کۆتایی ڕوون چەند خولێکی کەمەوە کەواتە بە کۆی گشتی لە مانگی ڕەمەزان وەرزشکاران وەرزشکن بەڵام گۆڕانکاری لە پرۆگرام لە پلانەکەیە بەو جۆرەی کە وەرزشەکەی ئەبێت ئەوانی کە وەرزشکارن 2 ساعت پێش ئەوە ئەوانی کە وەرزشکارنین ساعتێک پێش ئەوە بەڵام لە دوای بەربانگ 2 ساعت بۆ 3 ساعت ئەتوانێت بچێ بەردەوام بێت لە وەرزشکردن بەڵام یەک جۆر وەرزشمانەیە ئەوانەی کە بەرزکردنەوەی قورسایی ئەەکەن بڵێن یاری ئاسنەکەن ئەوان ئەتوان خۆراکەکانیان بکەن بە 2 بەشەوە بەڵام پێش وەرزشکردن پێش بەربانگ بۆ ئەوان باش نییە لەبەرەوەی ئەوان پێویستیان بە وزەیەکی زۆر هەیە بڵێ باشتر وایە دوای بەربانگ وەرزش بکەن بەڵام چۆنی وەرزشەکەتوان خۆراکەکانە بکەن بە 2 بەشەوە بڕێک وەرگرن لە پێش ئەوەی بەربانگکە 2 ساعتەکە دوای ئەوەش بڕێکی تر لە پرۆتینەکان وەرگرن لە بری ماسوولەکانە پێویست هەمان پرۆتین کە وەریان گرتو پێش ڕەمەزان ئەتوانن لە هەمان شەوەریگرنەوە ئەو پرۆتینی لە دوای لە دوای بەربانگ ئەتوانن ئاسایی ئەبێ بە مەشقەکان بیسووتێن ئەبێ بە مەشق بڵێ چکە کاتە پرۆگرامی مەشقەکەت جیاوازە کاتە وەرزشکاران لە مانگی ڕەمەزان ناکرێت دابڕێن لە وەرزشکردن وەکو دکتۆرە باسی کرد هەم ئەوانەی لە کێبڕکێ وەرزشەکانن هەم ئەو کەسانەشی وەرزشی گشتیەکەن بە تایبەتی دەرفەتێکی باشە بۆ دابەزاندنی کێشی خۆیان بەڵێ زۆر سپاسی تۆکەم دکتۆرە سپاس بۆ زانیاریەکانت سپاس کە لە بەرنامەی ئێوارانی کورساتە میوان بووی و ڕێنمایی و زانیاری نوێتدا لەسەر وەرزش لە مانگی ڕەمەزانە سپاس بۆ ئێوە نەگەڕێمە وەلای هاوکارم سروە بۆ درێژەدان بە ئێوارانی کورسات دەست خۆش بێ سپاس بۆ خۆت و بۆ میوانە ئازیزەکەشە بەڕاستی زانیاری زۆر باشتان خستە ڕوو هیوادارم کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان زانیاری ئەوە باشمان بێتێ بەڵێ ئازیزان وەکو نەریتی کورسات کە ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە کاری خێرخوازی ئەکا بۆ ئەو خانەوادانەی کە پێویستیان پێیە و دیارە سەرمایه‌دارێک کە لە ناو شاری سلێمانی و هاوکاری ئەو خانەواداناکە بەڕێز مەریوانی حاجی جەمال کە خاوەنی MJ هۆڵدینگە کە بە بڕەپارەیەک ڕۆژانە 2 خانەوادە بەسەر ئەکاتەوە تەرزەی ئازیز هاوکارمان ئەو ئەرکە ئەکێشێت بێکەوە ئەیبینین و دواتر ئەگەڕێنەوە بۆی کە درێژە بە ئێوارانی کورسات بن.
خۆشەویستان سڵاوتان لێ بێت مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت بە ئومێدین مانگێکی پڕخێر و خۆشی و پڕبەرەکەت بێت بۆ گشتلایەکتان نوێژ و تەعاتی هەمولایەکتان قوبوڵ بێت سفر و خوانی هەمولایەکتان پڕبەرەکەت بێت بێگومان ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ئێوارانی کورسات بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان بڕگەیەکی تایبەتمان هەیە لە نێو پرۆگرامی ئێوارانی کورسات تایبەت بە دیاری کورسات کە بڕێک هاوکاری مادی شایستە ئەگەێنینە دەست خێزانی خۆشەویست کە ڕۆژانە ئێمە سەردانی چەند خێزانێکی خۆشەویست ئەەکەین و بڕێک هاوکاری مادیان پێشکەشەکەین بەجێ خۆشحاڵی و بەجێ سوپاسەوە لەلایەن سەرمایەداری دیار مەریوانی حاجی جەمال کا بەڕێزیان خاوەنی کۆمپانیەکانی MJ هۆڵدینگ کا بەڕێزیان ئەم بڕە هاوکاریە مادی شایستەیان دیاری کردو بۆ ئەو خێزانانی کە کەم دەرامەتن یاخود فەقیر و هەژارن بەجێ خۆشحاڵیەوە زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمالێکێکە لەو کەسایەتیانی کە هەمیشە جێگە دەستی دیار بۆ لە شاری سلێمانی و هەمیشە لە ڕێگەی ئەو پرۆژانی کە ڕەخساندوێتی ڕەخساندنی هەلی کار لە ڕێگەی پرۆژە جیاوازەکانیانەوە جگە لەوەش کە بەڕێزیان بە بەردەوامی دەستگیرۆی ئەو کەسانەیان کردووە کە کەم دەرامەچن و فەقیر و هەژارن بۆیە لە مانگی پیرۆزەی ڕەمەزانەشە بەڕێزیان جێگە دەستیان دیارە و نمونەیان زۆر بێت ئێمەش ئەمڕۆ وەکو پرۆگرامی ئێوارانی کورسات ئەم بڕە هاوکاریە ئەگەینینە دەست ئەم خێزانە خۆشەویستە لەگەڵمان بن. سڵاو لێ بێت ئەم کاتت باش بێت زۆر زۆر سپاس ئەم بڕە هاوکاریە بۆ بەڕێستان بە ئومێدی ئەوەی کە سوودی لێ وەرگرن ببێت تەمای خێر و بەرەکەت و پێداویستیەکانتان لە مانگی ڕەمەزانەیە پێپڕکەنەوە زۆر زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوە. خۆشەویستان دووبارە زۆر زۆر سپاس بۆ سەرمایەداری دیار زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال نمونەیان زۆر بێت بەڕێزیان خاوەنی کۆمپانیەکانی MJ هۆڵدینگ کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دەستگیرۆیەکی باشی کەسانی کەم دەرامەت و فەقیر و هەژار ئەکەن و بە بەردەوامی هاوکاریان ئەکەن نمونەیان زۆر بێت دووبارە. خۆشەویستانی ئێمە جارێکی تر سڵاوتان لێ بێت ئێستاش هاتوین بۆ لای خێزانێکی تری خۆشەویست ئەمانەوێت بڕێک هاوکاری مادی شایستە پێشکەشی ئەم خێزانە خۆشەویستە بکەین کە بەجێی سوپاسەوە بەجێگەی خۆشحاڵیەوە سەرمایەداری دیار زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال بەڕێزیان خاوەنی کۆمپانیەکانی MJ هۆڵدینگ کە بەڕێزیان ئەم بڕە هاوکاری مادی شایستەیان دابین کردووە بۆ خێزانە خۆشەویستەکان ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن یاخود فەقیر و هەژارن بەردەوام دەستگیرۆی کردوون و هاوکاری کردوون نمونەی بەڕێزیان زۆر بێت بۆ هیوایی هەر کەسێک کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە سەرمایەداری دیارە یاخود ئەتوانێت بۆ نمونە هاوکارێکی تاوی ئەو کەسانە بێت کە کەم دەرامەتن ئەتوانن بەڕێزیشیان وەکو نمونەی زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال بتوانن هاوکاریەکانی خۆیان بگەێنە دەست خێزانە خۆشەویستەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەجێ خۆشحاڵیشەوە ئێمە شوکو دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ئێوارانی کورسات و لە نێو پرۆگرامی ئێوارانی کورساتیشە بڕگەی تایبەتی دیاری کورسات لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تاوی خێزانە خۆشەویستەکان کە کەم دەرامەتن بەسەریانەکەینەوە و بڕە هاوکاریەکەیان پێ ئەبەخشین. ئێستاش ئەچینە لای ئەم خێزانە خۆشەویستە. هاتونگان سڵاو لێ بێت زۆر زۆر سپاس بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن ئەم بڕە هاوکاریە ببێتە مای خێر و بەرەکەت و سفر و خوانتانە میشە پڕبەرەکەت بێت و تای پێداویستەکانی پێپڕکەنەوە. زۆر زۆر سپاس بۆ ئێوە دەستی سپاس دەکەم زۆر زۆر سپاس دووبارە سپاس بۆ سەرمایەداری دیار زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال بەڕێزیان خاوەنی کۆمپانیەکانی MJ هۆڵدینگ کە بەڕێزیان هەم جێگە دەستیان دیارە لە تەواوی ئاودانکردنەوەی سلێمانی و ڕەخساندنی هەلی کار لە ڕێگەی پرۆژەکانیانەوە و لە هەمان کاتە بە بەردەوامی دەستگیرۆیی تەواوی ئەو کەسانە ئەکەن کە کەم دەرامەتن فەقیر و هەژارن بەردەوام هاوکاری کردوون نمونەی بەڕێزیان زۆر بێت.
بەڵێ ئازیزان لە دوا بەشی بەرنامەی ئێوارانی کورسات لەگەڵ ئێوەی ئازیز بووین هیوادارین کە تا ئێستا بەدیا بەرنامەکەمان و دانیش بێتن لەبەرەوەی کە زۆر چڕوپڕ و باش بوو تەوەرەکان ئێستش لەگەڵ دکتۆر سەلمان هاتوینەتە لای شێف جەمال کە بە درێژایی ئەم کاتژمێرونیوە تۆ خەریکی دروستکردن و ئامادەکردنی ئەم جۆرە خۆراکانە بین بەس دکتۆر ئاگای لێ نەبووتی نازانم چی کردە ئەتوانی شێکردنەوەیەکی کورتمان بێتێ لەسەر سوپ و شەربەت و سالاد و لەگەڵ خواردنە سەرەکیەکان بەسە چاوەڵا دکتۆرەکەم بسیاری ئەڵێ ئەمە چییە منوتم ئەوە سووبە شەربە ئەوەی شەربەتە سووبەکان ئەوەی بەتاتە لەگەڵ کرێ پیاس باشە سووریەکەم لەگەڵ تۆزە کەرە جوان حتا بەتاتەکەی تۆزە ڕەنگەگرێ بەڵێ کرێمیشی تە یەک تۆزی کرێم باشە دوایەوە ئاوەکەم ئەوەی نانەکەی سوورم کراوە بە کەرە بەڵێ ئەوەی زەڵاتەی فتوش تەماتە و خیار و نعناع و معدەنووسی لەگەڵ کاهو بێکەوە سۆسەکان جوان نانەکە سوورکرێتەوە من ئەو شێوازم نەبینیوە نانی لوبنانیە نانی لول کردووە بەس لە ناوەکەی ئەتوانی نەکراوەتەوە لەبەر من تۆزە زەیتم زەیتون دەینم لە ناوە لەگەڵ سماغ بۆنمونە ئەوەی نانەکان زەیت زەیتونی لەسەرە باشە دوای سماغ یا زعتر دوای ڕۆڵەکەم دوای لەتیەکەم هیچ ئاساییە برژێنی لە فرن بەسەوەی لە فرنە لە فرناچاکەکەی سووری ناکەیتەوە بەس زۆر جوانە دەستەکانە خۆش بێت چیتر ئەمەش بۆرەکە ئەوەی پۆرەکانەوەکەی پەنیرە لەگەڵ معدەنووس مریشک و گۆشت و شتیکانی نانە هیچ بەس پەنیر و معدەنووس ئەمەیان تورکیەوە بزانم ئەوەی تورکیە بەڵێ ئەوەی هەربای ساوەرەکان هەربای ستالی تورکی دروستم کردووە ئەوەی ساوەرەکان لەگەڵ دۆشاوی تەماتە و تۆزەی کەرە و بەجێها تەماتە و ئەو شتە لە سەر میکسەرەکان حەزەکەم بەڵێ اینجا شیرینی مانەیە ئەوە چیە شیرینی ئەوەی تەرەلێشە بەس ئەوەی تەندروستیە ترالچەی تەندروست باشە بەس زۆر چاور و شەکەری ئەوە نییە چۆن دروستی کردووە کات ئەوەی دروستم کردوومە هیلکە باشە هیلکەی سبیەکانی بەجێها و سوورەکە ئەوەی زەردەکانی بەجێ باشە لەگەڵ بەجێ بەڵێ لەگەڵ تۆزە شەکەری قاوایی باشە بەس شەکەرەکانی قاواییمان نییە ئەمڕۆ بەس بەڕاستی بەتاوەکان دروستم کردووە وەکو کەرەمێ خۆم دروستم کردوومە حتا تەرەلێشەکەی بەعام ئەگەر بینیوە لە دەرەوە لە سەرێ دانی ئەوەی پاودری کاکاو شتێکی زیاتر داینم لەسەرە بەس من خۆم هیچ ناداینم لەسەرە لەبەر من ئەوەی شەکەرەکان کەرەمێلم کردووە کارامەلە کرۆ بەسەری دواتر فستق و ئەوانت فستق لەگەڵ تۆزە هەناریە بۆ نمونە فەرەوڵە ئەتوانی لەگەڵە تێگەڵێ هەر خۆشە کاتەوە گوترالشەکانی شوێنەکانێتە تەڕوو بڕا چکە شیرێکی زۆر زۆری شیرەکەی زۆرە و کرێمەکەی زۆرە باشە تۆ ئەوانە ئەوە ئەنە نییە تۆزە شیرەکەی هەیە بەس کەمە ئەڵێن شیرینی شێف جەمال بەڵێ شیرینی شێف جەمال ترالێشە بەس شێف جەمال ئەرە وەڵڵا زۆر باشە ناچەوری زۆرە وەنا یعنی زۆر قورسە بە مەعیدە هەر زۆر باشە ساوەرە بینم لێرە خۆی ساوەر بە سروشتی کە ئەی خۆی ئاو هەڵکێشە ینی کە ئەی خۆی ئەمەنە و تونی ئەبێ ئەڵێن لە ئێوارانە دروستی مەکەن ئەمەد ئاو کێشانی ئەمە تا چەند ڕاستە دکتۆر خۆی ئێمە شتێکمانەیە لە ناو خواردنەکانە پێوترێ ڕیشاڵ باشە ڕیشاڵ لە میوەیە هەیە لە سەوزەیە هەیە جگەلەوە طبعا لە میوە لە سەوزە خۆی ئاوی لەگەڵ ڕیشاڵ زۆر باشە ئەمە کێشەمان نییە مەسن تۆ خیار ئەخۆی خۆی ئاوی تایە خیارەکە بەڵام نوعیش کەمانەیە لە ڕیشاڵ لە ناو دانەوێڵەکان هەیە دانەوێڵە تەواوەکان هۆڵگرین مەسەرەن جۆیە نانی بۆرە کەپەکەکەیکە تایەتی ئەوە ڕیشاڵە ساوەریش دانەوێڵێ بەرهەمی گەنمە ڕیشاڵی تایە ئەم ڕیشاڵی ناو ئەمانە ئاو ڕاکێشێ لە لەشی ئێمەوە لەبەرەوە باشترە مەسن ئاوی زۆر لەگەڵ بخورێت بۆی تەمان زۆر سوودی هەیە بۆ تەندروستی باشەکە لە برنج ڕیشاڵ زۆر بە سوودە بەڵێ بێگومان ساوەر هەنێک ئیستیسنا هەیە مەسەن هەیە پێی تێکە چێ مەسەلەن کێشەیەکی هەیە یا مەسەن بۆ نمونە حساسەتێکی پێ هەیە ئەوانە ئەو جیاوازە ئەگەر بڕەکەی کەم بێت و جارجار تەناوبی پێ بگرێت لەگەڵ برنجا لەگەڵ قەرە خەرمانیشمانەیە شتیکەمانە ئەمانە هەر جارەویەکێکیان بێ زۆر باشە و ساور باشێکی تریشێ پێم وابێ لە ڕۆی علمیەوە وایە بەڵام نازانم شخص بۆ شخص گۆڕیانە کەمتر بۆ خوێ لە برنج مەسەلەکە ئەوەیە ئەو کاربۆهیدراتێکی ئاڵۆز ئەوەنە ئەو خۆی تۆ زەرماڕ هیچ بێ ناخورێ باشە باسێکی مریشکەکە بکەین
مریشکێکی مەحشی زۆر جوانی دروست کردووە بە فەڕن ئەبینین کە چەند گرنگی بە گۆشتی سپی و گۆشتی سوور و ئەو بابەتانە ئەیان لە پاڵیشیا جۆرها سەوزەوات ئەخاتە ناوی بۆی کە ڕاستە ئێمە یەکشت کاملکەری یەکتری بەنیانی هەردووکیان باشە قاپی ڕەمەزان کە بە گشتیش تقریبا وایە بێژگە لە ڕەمەزانیش ئەو قاپەی کە ئێمە مەسەلەن بۆ نمونە قاپەکەمان مەبەستمان ژەمەکەمانە باشترین شت ستانداردترین شت ئەوەیە کە ئەیکەی بە چوار بەشەوە لەو چوار بەشە دوو بەشی سەوزەوات بێت کە میوەش تقریبا نەچێتە زمنیەوە سەوزەوات بێت دوو بەشەکەی کە ئەمێنێتەوە بەشێکی دانەوێڵە بێت دانەوێڵەکان بەشێکی پرۆتینەکان بێت جا ئەم پرۆتینە ئەمە پرۆتینێکی ئاژەڵیە گۆشتی مریشکە ئەمە شتێکی باشە یان پرۆتینی بۆ نمونە گۆشتی سوور بێت یان هێلکە بێ یان با بڵێن پرۆتینە ڕۆچیەکان یان پرۆتین ڕۆچیەکان بێ مەسەن چەرەس پاکلەمەنیەکان فاسۆلیان نۆکنی سەگەوانە کەواتە قاپەکەمان بۆ ئەوی ئێمە هاوسەنگ بێت باشە کە کردمان بە چوار بەش دوو بەشی سەوزەوات دوو بەشەکەی کە بەشێکیان دانەوێڵەکان کە باشترە نەوع تەواوەکەی بێ بۆرەکەی بێت باشە نەگنانە سپیەکە نەک برنجە سپیەکە بەشێکی تریان کە بریتە لە پرۆتینەکان لەبەرەوە دروستە ئەمە ساس قاپێکی هاوسەنگە ئەگەر ئێمە سەیری بکەین زۆر باشە کاتمان زۆر نەماوە حەز ئەەکەم تۆ بە چی دەست پێ ئەەکەی جوانتر وایە بە سالا دەست پێ بکەین بە سوپ دەست پێ بکەین یا بە خواردنی سەرەکی بێگومان دواتر شیرینیە ئەمە شەرۆکو کولتورێ ڕاستەکەی چی باشە چۆن سوود بە جەستەمانەگەنێت خۆی جوانتر وایە کە ئەو ڕێگایە جوانە کە تەندروستی بۆی دیاریکردنی کە عیلم بۆی دیاریکردنی کە بە زەڵاتە دەست پێ بکەین باشترین شت دەوێت بە سەوزەواتەکە عادەتەن سوپ و ئەوانە دانن زۆربەی ڕێستۆرانەکانە سوپیش زانی چی سوپ تا سوپمان هەیە هەندێک سوپمانەیە ژەمە هەندێک سوپمانەیە وەکو خۆد و تستارتەرە یا ئاپیتایزەرە ئێستا ئەم سوپەی کە شێف دروستی کردووە چکە هەنێک لە با بڵێن کرێمی تایە هەنێک لە کەرەی تایە ئەگەر زۆری لێ بخۆی ئیترەوە کالۆریکی زۆر وەرەگریت و خواردنەکانی کەش ئەبێ نەخۆی کاتوانیانەی کێشیان دابەزێنن با یەکەم جار پێم وابێ سوپەکە گەر کەمی لێ بخۆی یەک دوو کەوچکێک ئۆکەی کێشەمان نییەوە بەڵام زەڵاتەکە لە پێژەمویەتی هەر زۆر باشە دەستەکانە خۆش بێ شێف جەمال تۆ هیچت ماوە لەسەرم خۆراکخواردنانە پێم بڵێ بەس تۆ فەرموو تێم تامی بکە دکتۆرگا هیچت ماوە لەسەر ئەمانە کاتە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان تۆ لەگەڵمان ئامادە بیت بۆ خواردنە ڕەنگا و ڕەنگانە کە بۆمان دروست دەکەی جا شێف جەمالیش زۆر خۆشە زۆربەی کاتەکان پێش لە بەرنامەی لایڤەکانە تەلەفۆن بۆ دایکت ئەەکەیت بۆی کە بینەری بەرنامەکە بێت دایکت لەکوێیە لە یەمەنە لە یەمەنە ڕێز سڵامان هەیە بۆی دەستی تۆش خۆی ئافرین بۆتەوە کوردی جوانە قساکەی زۆر زۆر سپاس دەکەم مەمنون فەرموو ئێوە تامی خواردنەکە بکەن بەڵێ ئازیزان سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوەی ئازیز هیوادارین کە میوانێکی ڕۆحسوک بوو بێتین لە ماڵی ئێوە و هەموو ئێوارەیەک هەتا کۆتایی ڕەمەزان ئێمە لەگەڵ ئێوە بین بۆی کە باشترین زانیاریتان بینێ هەم لە ڕووی خواردنەوە لە ڕووی ئەو پسپۆڕە ئازیزانەکیان هێنین ناو ستۆدیۆ و بە هەمان شێوە ئەو تەوەرانەی کە لە دەرەوەی ستۆدیۆی ئێوارانی کورسات ئامادەکرێت کەواتە ئێوارەیەکی شاد و پڕ لە خێر و بەرەکەت بۆ ئێوەی ئازیز